ئەمی ئارە کۆتاییوارەی ساڵی 2024 و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان خۆیان ئامادە کردووە بۆ پێشوازی لە ساڵی نوێ لەلایەکی ترەوە ئاماری بۆردمانەکانی ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان بڵاوکراوەتەوە کە جێگەی دڵخۆشی نییە و هەروەها کێشەی گەڕەکی نەورۆزی کەرکووکی جارێکی تر سەری هەڵداوەتەوە ئەمڕۆ چوونەتەوە سەر ماڵێکی کورد لەو گەڕەکەەوەمان و چەناواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. ئەم ئێوارەیە دوای ئێوارەی ساڵی 2024 و جیهان پێدەنێتە ساڵی 2025 لە هەرێمی کوردستانیش ئەمڕۆ هاوڵاتیان لە شار و شارۆچکەکان هەریەکەی بە جۆرێک پێشوازی لە ساڵی نوێ دەکەن. لەگەڵەوەی قەیرانی دارایی بەردەوامە و سێ مانگای یەک موچەی فەرمانبەران و موچەخۆران دابەشکراوە، بەڵام بەشێکی زۆری خەڵکی هەرێم هەرچۆنێک بێت بەشداری لە ئاهەنگەکانی پێشوازی لە ساڵی نوێ دەکەن و بە هیوان ساڵی نوێ خێر و بەرەکەتی پێوە بێت و ئاشتی و ئارامی لەگەڵ خۆیدا بهێنێ. چاوەڕوان دەکرێت ئەم شەو لە هەولێر، سلێمانی، دهۆک و هەڵەبجە هەروەها ئیدارە سەربەخۆکان ئاهەنگ و ڕێوڕسمی تایبەت بۆ پێشوازی لە ساڵی نوێ بەڕێوە بچێت. لە هەندێک شوێن ئاهەنگی جەماوەری و تەقاندنی یاریە ئاگرینەکان ئەنجام دەدرێت. بە شێوەیەکی گشتیش بەشێکی زۆری هاوڵاتیان لە ماڵەکانیان کۆ دەبنەوە و بە یەکەوە پێشوازی لە ساڵی نوێ دەکەن. جارێکی دیکە سوپای عێراق هەڵیان کوتایە سەر گەڕەکی نەورۆزی کەرکووک و دەیانەوێت دەست بەسەر یەکێکی دیکە لە خانۆکانی گەڕەکەکەدا بگرن. دوایەوەی لە سەرەتای ئەم ساڵەوە سوپاکە لەو گەڕەکە دەستی بەسەر 5 خانوودا گرتووە کە هاوڵاتی کوردی لێ نیشتەجێ بوون. قاسم ئەحمەد خاوەنی ئەو خانوویە کە ئەمڕۆ سوپای عێراق لە گەڕەکی نەورۆز هەڵیان کوتایە سەری و بە 1964 وت. 21 ساڵە لەناو ئەو خانوەدایە. ساڵی ڕابردووش بە بیانووی ئەوەی خانوەکان سەر بە وەزارەتی بەرگری عێراقن لە خانوەکە دەرکراوە. لەگەڵ هاتنی سوپاکە بۆ گەڕەکی نەورۆز گەنجانی گەڕەکەکە گرت بوونەوە. پارێزگاری کەرکووکیش ئاگادار کراوەتەوە. هەر سەبارەت بەم کێشەیە ماوەی 1 ساڵە دانیشتوانی گەڕەکی نەورۆز خێوەتیان هەڵداوە و دژی دەست بەسەراگرتنی خانوەکانیان لایەن سوپای عێراقەوە گرت بوونەتەوە. بۆردومانی سوپای تورکیا بۆ سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان درێژەی هەیە و بەپێی دوایین ئاماری فەرمی ژمارەی ئەو گوندانەی کە ئەم ساڵ بەهۆی بۆردومان و هێرشەکانی سوپای تورکیا لە هەرێمی کوردستان چۆڵکراون گەیشتنە 10 گوند. ژمارەی بۆردمانکردنەکانی ئەم ساڵیش کەمترە لە ساڵی پار. ئامارەکە کامەران مەلا عوسمان ڕێخەری تیمی کوردستانی ڕێکخراوی CPT ئەمریکی بە 1964 دا و دەشڵێت ئێستا ژمارەی گوندە چۆڵبۆکان بەهۆی ئەم هێرش و بۆردمانانەوە بە گشتی گەیشتونەتە 170 گوند و زۆری نەشیان لە سنووری پارێزگای دهۆک و ئیداری سەربەخۆی زاخۆن. هەروەها ئاماژە بەوە دەکەن ئەم ساڵ بەهۆی بۆردمانەکانەوە 18 هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستداوە و 4 هاوڵاتیش بریندار بوون. بە پێی زانێرەکانی ڕێکخراوەکە سوپای تورکیا تەنیا لە ساڵی 2024 دا 11 بنکەوبارەکانی نوێی سەربازیان لە هەرێمی کوردستان زیاد کردووە. کامەران دەڵێت ساڵی پار 1800 جار بۆردومان لەلایەن فڕۆکەی جەنگی و تۆپانەکانی تورکیا ئەنجام درراوە، بەڵام ئەم ساڵ بۆردمانەکان کەمتر بوونەتەوە 1548 جار بووە. بڕی بارانبارین لە هەولێر بۆ ئەم ساڵ وەک پێویست نییە و ناوبەناو چەند ڕۆژ جارێک برێک باران دەبارێت، بەڵام ئەمە نەتیونێتی خاک و نەتاسەی خەڵکی بۆ باران نەشکاندووە. ئەمڕۆ سێشەممە زیاتر لە 200 هاوڵاتی لە پیا و ژن و منداڵ لە دەشتایی کۆمەلگای شاوێز کۆبوونەتەوە بۆ مەبەستی ئەنجامدانی نوێژە بارانە و پاڕانەوە لە خودا تاوەکو بارانی باش ببارێنێت. نوێژە بارانە سونەتێکی ئاینیە کە هاوڵاتیان بە کۆمەڵ لە شوێنێکی چۆڵدایان دەشتێک کۆ دەبنەوە و داوای بارانبارین لە خودای گەورە دەکەن کە بە شێوازێکی دیاریکرا و ئەنجام دەدرێت لە کاتی کەم ئاوی و وشکە ساڵیدا. سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە لەسەر موچەیە کە لە ماڵپەڕی 1964 بڵاو بۆتەوە، بەڵام موچەی موچەخۆرانی عێراق ئەمجارە حتمما پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوە هەیە. وەزارەتی دارایی لە سۆشیال میدیای خۆی بڵاوی کردووە وەزارەتی دارایی عێراق کە ئامادەکاری تەواویان کردووە لەلایەن بەشی ژمێریاریەوە کە موچەی مانگی 12 دابش بکرێت بەسەر موچەخۆران لە عێراقدا. ئەمە لە کاتێکدایە کە ینی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان ماوەی 3 مانگدا تەنها موچەی مانگی 10 وەرگرتووە. هیچ باس و خواسێک لەبارەی موچەی مانگی 11 نییە تاوەکو بگاتە مانگی 12. بۆ خۆتان دەزانن کە چەند کاتژمێرێکی ماوە پێدەنێنە ساڵی نوێەوە چارەنووسی و موچانە چی لێ دێت ئەوە دەبێت بەرپرسان و وەزارەتی دارایی هەرێمی کوردستان وەڵام داتەوە. وەزارەتی دارایی حکوومەتی عێراق دەڵێت چەند کێشەیەکیان هەبووە تەکنیکی بووە حەلیان کردووە و گلەییان هەیە لە هەندێک میدیا
کە وایان بڵاو کردوێتەوە کە موچە دواکەوتووە مانگی 12 ئەوان دەڵێن نەخێر دوانەکەوتووە ڕێکارەکان تەواو بوو دەست دەکەن بە دابشکردنی موچەی مانگی 12 بەڵام پرسیارەکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لێرەدا ئەوەیە ئەوە دەچینە ناو ساڵی 2025ەوە کەی موچەی مانگی 11 دابش دەکرێت و چارەنووسی موچەی مانگی 12ش چی لێ دێت ئەمە دەبێت ینی یاخود بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی وەڵام بداتەوە ئەو موچانە دەفەوتێت یاخود دابەشی دەکەن بەسەر موچە خۆراندا. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.